هەر لە باسی ئەپلیکیشنەکان دەمێنینەوە بەڵام ئەمجارە باسی هەندێک ئەپلیکیشنی ساختە دەکەین بە تایبەت لەسەر سیستەمی ئەندروید هەن کە بەکارهێنەران دەکاتە ئامانج و پرۆگرامی زیانبەخش و ڤایرۆسی پێشکەشی بەکارهێنەران دەکەن ئەم ئەپلیکیشنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێکلامیان بۆ دەکرێت بۆیە زۆر بربڵاون لە نێو خەڵکی لەم چوارچێوەیە کۆمپانیای گۆگڵ هەستا بە سڕینەوەی زیاتر لە 100 لەو ئەپلیکیشنە ساختانە لە گۆگڵ پلەی کۆمپانیای گۆگڵ هەستاوە بەسڕینەوە و قەدەغەکردنی زیاتر لە 100 ئەپلیکیشن لە کۆگای گۆگڵ پلەی ئەمەش بە مەترسیدارترین و خراپترین ئاشکراکردن بۆ بەکارهێنەرانی ئەم مۆبایلانە دادەنرێت کە بە سیستەمی ئەندروید کار دەکەن قەدەغەکردن و سڕینەوەی ئەپلیکیشنانە لەبەر ئەوەیە چونکە پرۆگرامی زیانبەخش و ڤایرۆسی پێشکەشی بەکارهێنەران دەکەن ئەو پرۆگرامانەش بە ئەڵتیما SMS ناو دەبرێن کورتەنامەی فێڵاوی لەم ئەپلیکیشنانە دەتوانێت ئەو بەکارهێنەرانەی مۆبایلەکانیان بە سیستەمی ئەندروید کار دەکات بکاتە ئامانج ئەم ئەپلیکیشنانەش بانگەشەی ئەوە دەکەن هەندێک تایبەتمەندی پێشکەشی بەکارهێنەران دەکەن لە بەرامبەردا بەزاندنی ئەو ئەپلیکیشنانەش بەکارهێنەران ماگانە $40 لەسەر دەکەوێت کەچی لە دواییدا هیچ خزمەت گوزاریەکیان پێشکەش ناکرێت کردداری فەڵکردن لە بەکارهێنەرانی مۆبایلەکانی سیستەمی ئەندروید لەلایەن شارەزایانەوە لە کۆمپانی ئاڤاسات ئاشکرا کراوە ئەو کۆمپانیاش تایبەتمەندە لە بواری ئاسایشی زانیاریەکان لە دوای ئاشکراکردنەش کۆمپانیای گۆگڵ هەستاوە بە قەدەغەکردنی ئەو ئەپلیکیشنانە چونکە هەڕەشەیەکی ڕاستەقینەن بۆ گیرفانی بەکارهێنەران و مۆبایلەکانیان لەگەڵ ئەوەشدام قەدەغەکردنە نوێ بۆ هەندێک لە بەکارهێنەران زۆر درەنگ بوو چونکە بڕواوایە ئەم ئەپلیکیشن و پرۆگرامە پیس و ڤایرۆسیانە ملیۆنان زار داوڵەت کراون ئەمە بەر لەوەی لەلایەن گۆگڵ بسڕێنەوە تاکو ئەم ئەپلیکیشنە ڤایرۆسیانەش باشترین سەرکەوتن بەدەست بێن و بە شێوازێکی تەواو لە کردداری فێڵکردن سەرکەوتوو بن ئەپلیکیشنەکان بانگەشەی ئەویان کردووە خزمەتگوزاری بەناوبانک پێشکەشی بەکارهێنەران دەکەن لە نێوانیان کیبۆردی تایبەتی و خێراکردنی کۆدی وەڵامدانەوە و پرۆگرامی مۆنتاجکردنی وێنە و ڤیدیۆ و بلۆکردنی پەیوەندیە نەویسراوەکان لەگەڵ کۆمەڵێک فلتەری کامێرا و یاریەکان بەپێی کۆمپانیای ئاڤاساتی تایبەتمەند لە بواری ئاسایشی زانیاریەکان چەند لایەنێک لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشە و ڕێکلامیان بۆ ئەپلیکیشنانە کردووە لە نێوانیان تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک و ئینستاگرام بوونە هەرەمانە شۆکار بوونە تاکو بەکارهێنەران متمانەیان بەم ئەپلیکیشنە ڤایرۆسیانە زیاد بێت و لە نێو جەماوەریش زیاتر بناسرێن لەگەڵ دابەزاندنی ئەمەپانە لەسەر سیستەمی ئەندروید ڕاستەوخۆ ئەپلیکیشنەکە هەوڵدەدات شوێنی جوگرافی بەکارهێنەری ئامێرەکە بزانێت لەگەڵ زانینی ژمارەی نێودوڵەتی مۆبایلەکە ئەو ژمارە بە IMEI دەناسرێت ئەمە جگە لە زانینی ژمارەی مۆبایلەکە لەم ڕێگەیەش دەتوانێت ئەو زمانە دیاری بکات کە پرۆگرامە ڤایرۆسیەکە و فێڵەکەی پێنجام دەدات کاتێک بەکارهێنەر ئەپلیکیشنەکە دەکاتەوە داوای لێ دەکات ژمارەی مۆبایلەکەی بنووسێت لە هەندێک کات داوای ئیمێڵیش دەکات ئەمەش بۆ ئەوەی ئەپلیکیشنەکە و خزمەت گوزاریانە پێشکەش بکات کە بانگەشەی بۆ کردووە ئەگەر بەکارهێنەر ژمارەی مۆبایل و ئیمێڵی خۆی نارد ئەم هەنگاوە دەبێتە هۆی تۆمارکردنی بەکارهێنەر لەسەر ئەپلیکیشنەکە خزمەت گوزاری هاوبەشیکردن بە کورتەنامەیەک SMS بەدەست دێنێت هەرچەندە بەکارهێنەران ئەپلیکیشنی گۆگڵ پلەی بە باش هەڵدەسەنگێنن بەڵام زۆرێک لە بەکارهێنەرانی دیکەش بۆ چوونی نێرێنیان لەسەر هەندێک لە ئەپلیکیشنەکان هەیە بە شێوەیەکی ڕاشکاوانەش ڕایان گەیاندووە هەندێک لە ئەپلیکیشنەکان فێڵ لە بەکارهێنەران دەکەن